يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إيمان دارانو خواناساني زور بريس ئیسلام کە شاخەڵاتی خوای پەروەردگارە، دوا پەیامی پەروەردگارە بۆ تێگڕای مرۆڤایەتی تا قیامەت و دڵنیاشین لەوەی کە خۆشبەختی ئەم مرۆڤایەتیە تەنها بەڕێبازی ئەم ئیسلامەیە. خوای پەروەردگار کە ئەم ئیسلامەی بە ئێمە بەخشیوە، بە ڕەحمەت و میهرەبانی خۆی زۆر لەسەری ئاسان کردوین، بە ئێمەی ئیماندار و شوێنکەوتوانی ڕێبازی ئیسلامیش دەفەرمێ ئێوەش دینەکە ئاسان بکەن لەسەر خۆتان. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە حەدیثێکە کە ئیمامی ئەحمەد لە موسنەدا هێنایەتی و شەغەلبانی دەفەرمێ حەسەنە، خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ إن هذا الدين متين فأوغلوا فيه برفق. ئەی ئیمانداران، ئەم دینە پتەوە، ئەم دینە بۆ ڕۆژێک و دوو ڕۆژ نییە، تەمەن لەگەڵتایە. لە باڵغبوونەوە ئیتاعەی خوای پەروەردگارت لەسەر واجبە تاوەکو ساتی ڕوح دەرچوون و بەجێهێشتنی دنیا. بۆیە دینێکی پتە و بەهێزە ئێوە بە نەرمونیانی بچنە ناویەوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم ئاگادارمان دەکاتەوە دین قورس نییە، لەسەر خۆتی قورس مەکە. هەر کەسێک ئەم ئیسلامەتیە لەسەر خۆی قورس کات دڵنیا بێت لە دواترە پێی ناکرێ. دینی خوا ئاسانە و بە ئاسانی لەسەر خۆتان جێبەجێکەن. هەروەها پێشمان دەفەرمێ کە دینتان بە خەڵک گەیاند لەسەری قورس مەکەن. ئەوە تا ئێمە لە مانگی پڕبەرەکەتی ڕەمەزان داین، لە مانگی قورئان داین. وەرن ئیماندارانی بەڕێزبا لەم وتارەدا لە خزمەت قورئان دابین. ئایەتی 183 تا ئایەتی 185 سێ ئایەتی قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەلبەقەرە وەرگرین. بزانین خوای پەروەردگار چۆن ئەم ڕۆژوەی کە ئێستا من و تۆی ئیماندار تیا بە ڕۆژووین، ئایا هەر ئاوا یەکسەر فەرز بوو لەسەرمان؟ ناوەڵڵا. ئەم سێ ئایەتە قورئانی سوورەتی ئەلبەقەرە ئایەتی 183 بۆ 185 گوێی بۆ بگرن، لێ حاڵی ببن، پەیامی ژیانی لێ وەربگرن. خوا دەفەرمێ يا أيها الذين آمنوا كتب عليكم الصيام كما كتب على الذين من قبلكم لعلكم تتقون. ئەی گروهی باوەڕداران و ئیمانداران، ڕۆژ و فەرز کراوە لەسەرتان. خوا یەکەم حاڵت بۆمان ئاسان دەکا، پێت دەگیرێ و دڵنیا بە سەرکەوتوو دەبیت، چونکە گەلانی پێش ئێوەش ڕۆژویان لەسەر فەرز کراوە و بۆشیان گیراوە و سەرکەوتوو بوون. بەرهەمەکەی بۆ خۆتە، بینی خۆت و خوات پێ چاک دەبێ، بینی خۆت و خەڵکیتی پێ چاک دەبێ و دەبی بە متەقی. ئەمجا پەروەردگار ئەو ڕۆژوەکو ئێستا نەبوو کە ئەوایەتە دابەزی، ئاسانتری کرد. دەفەرمە ئەیامە معدودات، بۆ ئەوەی دڵی خەڵکەکە نەڕەنجێ. نەیفەرموو شەهڕەن کاملەن، یەک مانگی ڕەبەق دەبێ بە ڕۆژوو بن. نا، چەند ڕۆژێکی دیاری کراون. وەڵڵای هەر نازانی چۆن دەست پێ دەکا و چۆن دەڕوا. تۆم گرنگ ئەوەیە لە ساڵێکە چەند ڕۆژێکی دیاری کراو کە مانگێکی تەواوی قەمەری دەکا 29 سی بە ڕۆژوو بی. خوا دیاری نەکرد لە ڕەمەزان بە ڕۆژوو دەبی، لە هەر مانگێک بە ڕۆژوو دەبی. گرنگ ئەوەیە مانگێک ئەیامن معدودات بە ڕۆژوو بی. ئاسانتری کردەوە بۆ ئەوەی خەڵکەکە نەترسێ لە فەرزی ڕۆژوو. فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر. ئەگەر کەسێک لە ئێوەی بەڕێز لەو کاتی بە ڕۆژووبوونی ڕەمەزانەدا نەخۆش کەوت یان نیازی سەفەری هەبوو، لەسەر سەفەر بوو، با بە ڕۆژوو نەبێ، لە ڕۆژانی داهاتوودا جارێشکە بیگرێتەوە. ئەها نەیفەرموو من ئەشهورین ئوخەر، دڵنیا بە ئەی نەخۆش، دڵت خۆش بێ، هەر چەند ڕۆژی دوای ئەو مانگە چاک دەبیتەوە، زوو دەتوانێت ڕۆژوەکانت قەرەبوو بکەیتەوە. ئەی سەفەری، دڵنیا بە سەرکەوتووی لە سەفەرەکەت سەلامەت دەگەڕێیتەوە و بە ئیزنی خوای گەورە ڕۆژوەکانت قەرەبوو دەکەیتەوە. ئالەوێدا پێیوتن هیچ عیبادەتێک نییە کە لە دەستت دەرچوو بێ و جارش کە مەجالی گەڕانەوەت نەبێ، بە ئیزنی خوا لێت قبوڵ دەکاتەوە. لێرەدا هێشتا ڕۆژوو وەک ئەمە ئێستا فەرز نییە. خوام ئومەتی ئیسلامی سەحابەکانی پێغەمبەری صلی الله علیه وسلم مخەیەر کرد، سەرپشیکی کردن، دوو ڕێگاتان لەبەرە. فمن وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين. ئەو کەسانەتان کە دەوڵەمەندن، کەنانی لە خۆتان زیادتان هەیە، کە شتێک پارەتان هەیە، چاو لێباسی فەقیر ناکە. ئەگە هەر هیچ نییە، هیچ لەسەر نییە.
ئەگەر نانی لە خۆت زیاترت هەیە و احتیاجنی و قەرزارنی لە جیاتی ئەوەی کە حەزت لێیە بە ڕۆژ و ناوی قەیچێکە خواردنی هەژارێک بدە سەیری ئاسانکاری خواکە نەیفەرموو خواردنی بە قیاسی دەوڵەمەندێک بدە بۆی خەڵک نەترسێ فیدیەتون طعام و میسکین هەر کە قورئانتان خوێندەوە لەسەر هەموو شەیەکی بوەستن هەر خواردنی هەژارێک جا هەژارێکی ئەو کاتە دەبێت بە شۆربایەک بە چەند خورمایەک و قاپێ ئاوێک و دۆیە قەناعەتی کردووە ئەم سەردەمە شلە و برنجێکی سادەی بەبێ گۆشتیش هەر ئەوە وەرە خواردنی فەقیرێک بدە خوا لە جیاتی ڕۆژۆکە بۆت حیساب دەکا فمن تطوع خيرا فهو خير له خو ئەگەر کەسێ شتێ زیاتریشیدا لە خواردنی فەقیرێک ئەوە بۆ خۆی باشترە خوا یەکەم جار باسی خواردنی فەقیرەکە دەکا بۆ ئەوەی لەسەر شانت قورس نەبێ خۆ ئەگەر تۆزێ زیاتر پارە بدەی ئەوە بۆ خۆت باشترە خێرەکەی بۆ خۆتە ئەگەر پارەش نادەی لە جیاتی ڕۆژوەکە ڕێگەی دووەمیان و ئەن تەصوموا خەیڕ لەکم خۆ ئەگەر بە ڕۆژوو بن بۆ خۆتان باشترە ئین کنتم تعلمون ئەگەر لێ حاڵی ببن و لە مەبەستی ڕۆژوو تێ بگەن بەڕێزان چەندین ساڵ ئەم ڕۆژووە پێغەمبەر صلی الله علیه وسلم 13 ساڵی مەککە 2 ساڵیش لە مەدینە یعنی چەند ساڵ 15 نزیکی 16 ساڵ چونکە ساڵی 2 کۆچی ڕۆژوو واجب بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم 7 ڕەمەزانی گرتووە نزیکی 16 دانە ساڵ ئەم ڕۆژوەی ئێستا فەرز نەبوو بوو ئەو سەحابانەی مخەیەر کردبوو ئەگەر حەزت لێ مانگێک لە ساڵە هەڵبژێرە تێیدا بە ڕۆژوو بە و ئەگەر حەزیش لێ ڕۆژوت وە ناگیرە کە هەر ڕۆژەی خواردنی 1000 بدە یان بڕێک لەوە زیاتر بدە بۆ خۆت قازانسرە و خێرترە بۆ ئەوەی سەحابە وردە وردە لەگەڵ ڕۆژوودا بێن بە یەک کەڕەت فەرزی نەکرد وەکو ئێستا ئاخری فەرمووی شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصم مانگی ڕەمەزان ئەم مانگەی ئێستا مانگی هاتنە خوارەوەی قورئانە هەر کەسێک لە ئێوە لە ماڵەوە بوو لە وڵاتی خۆیدا ئەمن و ئەمانی هەبوو با لە مانگی ڕەمەزانە بە ڕۆژوو بێ ئەمجا خوای گەورەی اختیاری ئەوەی نەهێشت هەر وەرزێک هەڵدەبژێری بۆ ڕۆژوو نەخێر ڕەمەزان لە زستان بێ یان لە هاوین بێ هەر ئەبێت لە ڕەمەزانە بە ڕۆژوو بی خوای پەروەردگار دیسان کۆمەڵە ئەحکامەکەی پێشووی هەڵنەوەشاندەوە بەڕێزت دەپرسی ئەی خواردنی هەژارەکە ئەوە مایەوە وەکو خۆی ئەو کەسانەی کە پیر و بە ساڵات چوون لە گەنجیدا ئەهلی ڕۆژوو بوون ئێستا با لە پیریدا بەهۆی ڕۆژۆ خۆیان بێتاقەت و بێتواناتر نەکەن با ئەوانە خواردنی هەژارێک بدەن یان کەمێک لە خواردنی هەژارێک زیاتر بدەن ئەگەر دەسەڵاتی دالاییان هەیە ئەگەر خۆیان قەرزار و محتاج نین ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە زستان و هاوین بەداخەوە بۆ ئەوان هەروەکو یەکە و خوا بە نەخۆشی بەسەری کردنەوە با ئەوانش بە ڕۆژوو نەبن با خواردنی هەژارەکە بدەن وەکو زەمانەکەی پێشوو ئەو ئافرەتانی کە دووجیانن ئەو ئافرەتانی کە شیر دەدەن بە منداڵەکانیان شیری خۆیانی دەدەنێ با کاریگەری لەسەر کۆرپەی ناوسک و منداڵی بەرمەمکانیان نەبێ با ئەوانش بە ڕۆژوو نەبن وەڵڵاهی دینی خوا ئاسانە بیگرەوە و دەبێت 2 کەفارەتی ساڵەکانیش بدەیت هەر کەفارەتەکەی بە پێی نەسی ئەم ئایەتە قورئانیانە کافیە ئافرەتی بەڕێز خوا دینی خوای بۆ ئاسان کردووی لە خۆتی قورس مەکە دیسانەوە خوای گەورە کە مانگی ڕەمەزانی دیاری کرد ئەمجا فەرمی دەبێ هەر لەم مانگەدا بە ڕۆژوو بن فیدیە بۆ تۆی ساغ و سەلامەت و لە ماڵی خۆتانیە دیسان کار ئاسانی بۆ کردینەوە ومن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر ئەگەر لە مانگی ڕەمەزانە هەر یەکێک لە ئێوە نەخۆش بوو هەر ناوی مەریض یان لەشی خۆت دەزانێ یان دکتۆری پسپۆڕی موسڵمانی ئەو واری ئیخسائی نەخۆشیە بۆ دیاری دەکا ڕۆژوو بۆ تۆ باش نییە یان جسمی خۆت بە ڕۆژوو بووی دەزانی بەڕاستی سیحەتت تەواوەتیەک چووە نەک سیحەتت خۆش بێ ئەوە تۆ نەخۆشی ئەم هەموو خیل و خالەی بۆ مەهێنەوە کاکە بە ڕۆژوو مەبە دواتر ئەگەر بۆت گیرا بیگرەوە ئەگەر هەر زانیت بۆ ناگیرێتەوە فیدیەکەی بدە و ئاسانە کەسێ سەفەرێکی درێژی هەیە و دەزانێت لە سەفەرەکەدا تووشی ناڕەحەت و مشەقەت دەبێ و بۆی ناگیرێ با بە ڕۆژوو نەبێ ئەمجا خۆی پەروەردگار قاعیدە گشتیەکەی ئیسلامی لە باسی ڕۆژوودا لە ئاخر ئاەتا پێبەخشین يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر أي خلقنا دڵنیابن يريد بهمي شيء بۆ ڕۆژوو بۆ نوێژ بۆ هەموو عیبادەتەکانی خۆی الله خۆی دەیەوێ ئەمە قسەی پێغەمبەریش نییە صلی الله عليه وسلم ئەو خوای کە خاوەنی ئەو ئیسلامەیە بەهەمی شەی چی بۆ ئێوە دەوێ اليسر ئاسانکاری بۆ ئێوە دەوێ وەڵڵاهی ئەم ئاەتە تا ئێرە کافی بوو چونکە پێچەوانەی ئاسانی چییە؟ قورسیە
تۆ دەڵێ ئەم ڕێگایە ئاسانە واتە قورس نییە بەڵام خوا بۆ ئەوەی کە ئینسان شەیطان گومانی بۆ دروست نەکات دووبارەی کردەوە ولا يريد بكم العسر دڵنیابن هەرگیز خوا شتی قورسی لەم ئیسلامەدا بۆ ئێوە ناوێ دە ئێوەش لە خۆتانی قورس مەکەن ئەمە کەلامی رب العالمینە دەبا ئێمەی مسلمانیش ئەم ئاەتانە هەر بۆ خوێندنەوە نەبن چاوتان لێ بەڕێزان ماوەی نزیکی 16 دانە ساڵ ئەم ڕۆژوەی ئێستا ئاوا فەرز نەبوو بوو تا خەڵک ڕاهات تا خەڵک دوای 16 ساڵ سەیری دەکرد واللهی خۆ ئەو ڕۆژانەی خواردنی هەژارم داوە هەندێک ڕۆژیش بە ڕۆژوو بووم ئەو ڕۆژانەی کە بە ڕۆژوو بووم دڵ و دەروونم خۆشتر بوو تەندروستیم باشتر بوو لەشم ساختر بوو خەڵک وای لێ هات هەر خۆی فیدەی نەدەدا دەیگوت ڕۆژوەکە هەڵدەبژێرم ڕۆژوەکە خۆشترە بە ئاسانی وەریگرت وا لەگەڵ ڕۆژوودا ڕاهاتبوون وەکو جەنابتان وەکو هەمومان ئەلحەمدولله هەر خواخوامانە ڕەمەزان بێ و واللهی تەندروستی منیش و ئێوەش لە ڕەمەزانە ئەوەی کە خوا لە نەخۆشی بمان پارێزێ زۆر لەم پێش ڕەمەزان خۆشترە هەر خۆت حەزی پێ دەکەی کە ئاسان بوو خوا ئەمجا فەرزی کرد دەبا ئێمەش ئەم ئاەتانی قورئان لە ژیانماندا جێبەجێکەین پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیفەرموو ئێوەش خوای گەورە دەیفەرموو ئێوەش ئاوا هێواش دینی خوا بە خەڵک بگەێنن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوو نوێنەری خۆی ئەبوو موسای ئەشعەری و معاذی کوڕی جەبەلی نار بۆ وڵاتی یەمەن فەرمووی ئێوە نوێنەری پێغەمبەرن صلی الله علیه وسلم ئێوە نوێنەری ئاینی ئیسلامن لەوانیشەوە بۆ ئێمەی وتار خوێنانی مزگەوت بۆ تۆی بانگخوازی ڕێگەی پەروەردگار يسرا ولا تعسرا وبشرا ولا تنفرا صحيح بخاري فرمودك چنجا صحيح بخاري فرموده هاتوا ئاگادار بن نوێنەرەکانی ئیسلام تخوا دین لە خەڵک ئاسان بکەن تخوا دینی خوا لە خەڵک قورس مەکەن مژدەی بەهەشت و لێخۆشبوونی خوا بدەن بە خەڵک چەند گوناهت هەبێت تۆ بەس بڵێ یا ئەڵڵا خوا جوابت دەداتەوە لێت خۆش دەبێ بەڵام خەڵکی لە دین مەتوەرێنن توخوا بە دین قورسکردن خەڵک لەم ئیسلامە مەترسێن و لەسەری قورس مەکەن والله هەر کەسێک لە ئەمما لادا دینی خواتان بە قورسی پێ بگەێنن بزانن نە لە کەلامی خوا حاڵی بووە نە لە فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دینی خوا ئاسانە بۆیە یەکێک کە جاری وایە لە ئێمە دەپرسێ مامۆستا گرفتارم قوربانیم بەڕێزان ئێمە دوو کەسمان هەیە قوربانیە بە نەزانی بەداخەوە لە ماڵێکی ناپەروەردەی ئیسلامیدا پەروەردە بۆ مێزی عەرق لە ماڵەکاندا بۆ لە بابیەوە فێر بووە یان خەم و مەراقی دنیا وای لێ کردووە بۆ ئەوەی خۆی بێهۆش و سەرخۆش و بەنجکە پەنای بردووە بۆ ڕێگایەکی چەوت و چەوێڵ کە ماددە هۆشبەرەکانن یان عەرق خواردنەوەیە بەڵام هەست بە خۆی دەکا کە ئەمە ڕێگەی ڕزگاربوون نەبوو لەو خەمە چونکە عەرق فرۆش و خاوەنی نادیەکان ئەوانە تاوانبارن ئەوانەی بە سەرخۆشی دەستنە سەر شەقامەکان و بازاڕمان لێ دەشێوێنن ئەوانە تاوانکارن بۆیە دەبێت پۆلیس تەداخولی ژیانیان بکە یاسا ڕێگان بۆ دابنێ کە نەبنە مای ئاژاوە بۆ خەڵکی بەڵام کەسێک قوربانیە گوناهە گوناهبار ئەبێ بە زەید پێدا بێتەوە گوناهە قوربانیە خۆشی بە گوناهبار دەزانێ دوای تەمەنێک دەڵێ وەڵڵاهی حەز دەکەم بگەڕێمەوە بۆ لای خوا وەڵڵاهی حەز دەکەم نوێش بکەم ڕۆژوو بکەم بچمە عومرە بچمە حەج بەڵام مامۆستا وا لەگەڵ ئەم ماددە پیسەدا تێکەڵاو بووم هاتوۆتە ناو ڕەگمەوە خوێنەکەم داوای دەکات چی بکەم ئەبێ بڵێ دوو ڕێگال لەبەرە کەیفی خۆتەوە مشکیلەی من نییە یانی یەک دەقە فەستەنی بوو خوا فەرمووی نزیکی نەکەویەوە ئەینا نابێ ڕوو لە خواکەی یان دەبێ بڵێ وەڵڵاهی براکەم خوا دەکاتەوە بەرەو خوا هاتووی بڕۆ نوێژەکانت بکە جومعەکانت بکە ڕۆژوەکەت بگرە عومرەکەت بکە بەس ئەوەندە مەخۆ وەکو جاران سەرخۆش بی ئەمە قسەی خوایە خوا خۆی بە سەحابەکانی پێغەمبەری دەفەرموو ولا تقربوا الصلاة وأنتم سكارى باسی نوێژە لە پەنا کەعبە و مزگەوتی مەدینە هاتۆتە خوارەوە هەر وەختێک سەحابە ئازیزەکان ئێوە سەرەتای ئیسلامەتیتانە وەختی نوێژەکە هات هەوڵ بدەن لە کاتی نوێژە هێندەتان نەخوار بێتەوە سەرخۆش بوو بن با نوێژەکە بەڕەوانی بۆ حوزوری خوا بخوێنن واتە قەدەغەی نەکردن بەڵام ئەم سەحاب ئازیزانە کاتێ لەگەڵ ئەم ئیسلامە ئاشنا بوون هێندە خۆشەویستی خوا چۆنداوە دڵیانەوە دوای چەند ساڵ خوا فەرمووی فەجتەنیبوه نەک هەرمەی خۆنەوە هەر دەستیشی لێ مەدەن مامەڵەی پێوە مەکەن باری مەکەن حەماڵی مەکەن کاتبی مەکەن ئیشی تێدا مەکەن بە هەموو شێوەیەک لێی دوورکەونەوە هەموو بەدەستی خۆیان کوپە عەرەقەکانی خۆیان لە بازاڕەکانی مەدینەدا ڕشت ئەم ئایەتانەی قورئان ئیلغا نەبوونەوە هەڵنەوەشاونەوە وەڵڵا دەبێ بە خەڵک بڵێن ئەگەر هاتی بۆ باوەشی ئیسلام قۆناغ بە قۆناغ واز لە خواردنەوەی عەرەق بێنە نابێ پاڵی پێوە بنین بڵێنەوە مشکلەی خۆتە خوشکێکی بەڕێز و ئازیزم دادەیەکی خۆشەویستم دەڵێ مامۆستا من دەبێت نوێژ بکەم ڕوو لە خوا بم ڕۆژووی ڕەمەزان بگرم وەڵڵا بچمە عومرە
خۆشی دەزانێ ئەوە هەڵەوکەم و کوڕیە کە باڵا پۆش نییە کە داپۆشراو نییە. والله ئەگەر لە منی مامۆستای ئاینی دەپرسی ئەوە عەقیدەی ناودڵمە، والله حەز دەکەم خێزانم و هەرواشە کچەکانی خۆشم نەک حیجاب بن، والله عەبایەکیشیان بەسەرەوە بێ. بەڵام باوەڕکە کە ئافرەتانێکی بەڕێزیش پێمان دەڵێن وەکو کچەکانی خۆمان، پێی دەڵێم وەڵڵاهی تۆ لە بوارێکەوە کەم و کوڕیت هەیە، منیش خوشکەکەم لە بوارێکەوە کەم و کوڕی ئاینیم هەیە. ئەوەی تۆش حەڵاڵ نییە، ئەوەی تۆش سەرپێچی خوایە، خۆشت دەزانی کە ئەو سفوریە گوناهە، بەڵام ڕوو لە خواکە، بەڵام نوێژەکانت هەر دروستن. والله خەڵک هەیە دێتە مزگەوت، ئێمە بەسەری ڕووتیدا دەرگاکەی کراوەیە لەچکمان لە ژوورەوە داناوە، دەڵێم هەر وەرە من دڵنیام لە تۆی بەڕێز، ڕۆژێک دەبی بە باڵاپۆشی کامل، بەڵام ڕەتیان مەکەنەوە. کچەکە دەڵێ با بە نوێژ دەکەم، ڕۆژی ڕەمەزان دەگرم، بەڵام لەچکم وە ناکرێن، مەڵێ ڕۆڵە مەیکە، خوا قبوڵی ناکە، بڵێ هەر دەستت خۆش بێ، هەنگاو بە هەنگاو نیو لەچک دەکا، لەچکەکەی دێنێتە پێشەوە، پانتۆڵەکەی دەکا بە تەنورەیەک، تەنورەکەی فراوانتر دەکا، هەر لەگەڵیان نەرم بن، دینی خوا بە نەرمی بگەێنن، هێواش وەکو ئاەتی ڕۆژوەکە. هەر لێرەوە لە مزگەوتی ڕێگەی بەهەشتەوە لە پایتەختی هەرێمی کوردستان لە شاری هەولێرەوە دەستخۆشی لەو خوشکە بە ڕێزانم دەکەم کە ئافرەتانێکی هونەرمەندی گۆرانی بێژ دوای ساڵانێک تەمەن بڕیاریاندا واز لە هەموو گۆرانێکی ناشەرعی بێنن، واز لە هەموو یوزیکێکی ناشەرعی بێنن، واز لە سفوری بێن و خۆیان باڵا پۆش کرد. یا ڕەبی پیرۆستان بێ. دەستخۆشی لەو خوشکانم دەکەم کە لە پلەکانی پەرلەمانتاری و حیزبی و سیاسیدان دوای تەمەنێک خوای گەورە بەسەریکردنەوە بڕیاریاندا باڵا پۆش بن. یا ڕەبی ئەو باڵا پۆشێتان لێ پیرۆز بێ، یەخوا دەستان خۆش بێ، قەت خەڵک سار نەکەنەوە. هەر کەسێکتان بینی بڕیاری باڵاپۆشیدا یەک کۆمنتی جوانی بۆ بنێرە، یەک دڵی بۆ بنێرە، یەک چەپک گوڵی لە فەیسبووکەکەتەوە بۆ بنێرە، باز زیاتر هانی خەڵک بدەین. وەلا تونەفیڕا، ئیمانداری بەڕێز تو خوا پاڵ بەتەو بەکارەوە مەنێن بڵێن خوا تۆی ناوێ، ئەم دینە هی خوایە، هی من و تۆ نییە. ئەم فەرزبوونەی ڕۆژوو چەند کار ئاسانی تێدایە، پێمان دەڵێ ئێوەش ئاوا کار ئاسانی بکرد. دکتۆر مشعل عەبدولعەزیزی الفەلاحی زانای بەناوبانگی ئیسلام لە کتێبە بەناوبانگەکەی خۆیدا ڕیحلة تەدەبور فی ڕحاب القورآن لە مجلدی یەکە لە لاپەڕەی 203دا لە تەفسیری ئەم ئایەتەدا دەفەرمێ التدرج منهج شرعي وضرورة مهمة في استيعاب أحكام الله تعالى وتطبيقها. بەڕاستی بزانن پلەبەندی هەنگاو بە هەنگاو هاتنە ناو ئیسلامەوە. بەڕاستی ئەمە منهەجێکی شەریعەتیە، منهەجی شەریعەتی ئیسلامە، پێویستێکی زۆر گرنگە بۆ ئەوەی خەڵک حکمەکانی ئەڵڵا سوبحانەه وتەعالا وەرگرێ و لەسەر خۆی جێبەجێیکە. مامۆستا شکریە شێخانی بانکخوازی ئەم شاری هەولێرە لە کتێبەکەی خۆیدا دیدی سەردەم لە لاپەڕەی 128 قولێکی شەهیدی ئیسلام سەید قوتبی هێناوە لە فی ظلال القورآن لە مجلدی 4 لە لاپەڕەی 2204 سەید فەرموویەتی ئەم دینی خوایە وا بگەێنن سەیری بارودۆخی خەڵککەن، سەیری بارودۆخی کە، سەیری تەمەنی کە، سەیری ژینگەکەی کە، سەیری شوێنی دانیشتنی کە، سەیری کە ئەم ئینسانە چەندە ئیسلامی پێ حەزم دەکرێ، چەندەی پێ جێبەجێ دەکرێ، ئەوەندەی پێ بڵێ وا بەسەر یا قورز مەکە ڕاکا لەبەری بڵێ بەخوا ئەو ئیسلامە تێ بە من ناکرێ. دینی خوا دەبێ ئاوا بگەێنین. بەڕێزان مناڵک کە تازە لە دایک دەبێ باوەڕتان بێ خشلە و برنجی بدەیتێ دەیخنکێنی، ئەبێ شیری بدەیتێ، ئەبێ ژەکی بدەیتێ. والله ئەم دینی خوایش کەسانێک کە تازە دێنە ناویەوە کە لە دینەکانی ترەوە مسڵمان دەبن کە 40 ساڵە پابند نەبوو ئێستا دەوێ بەرەو دینی خوا بڕوا، ئەبێ وەکو شیرەکە بۆی ئاسان کە شتی قورسی نەدەیتێ بۆ ئەوەی بەرچاوی نەکەوێ. ئێمە زانایەکی بەناوباگمان هەیە، کتێبێکی هەیە القورآن والعقل، ئەبوو زەید المقری ئیدریسی لە بەرگی یەکە لە لاپەڕەی 88 ئەڵێ جارێک لە خزمەت زانای بەناوبانگی ئیسلام شێخ محەممەد زوحەلا دانیشتە بووم، بەڕاستی فتوایەکی دا و بۆی شیکردمەوە سەرم سۆما لە زانایی و لێزانی و حکمەتی ئەو پیاوە، ئەو مامۆستایە، ئەو خەتیبی مزگەوتە. کابرایەک هات بۆ لای، چاکەت و پانتۆڵ و بۆ ئیمباخ و ڕیباتێکی تەرتیبی بەستەوە بە دەوڵەمەندە هاتە بەرچاو، وتی قوربان من ساڵانێکی زۆرم لە تەمەنم بەڕێ کردووە، خۆم و ماڵ و منداڵم دوورین لە دینی خوا، بەس بەهۆی وتارەکانی جەنابتەوە حەمد و سەنا بۆ خوا وەڵڵاهی ئێستا حەز دەکەم بەرەو خوا بگەڕێمەوە. مامۆستا هەستایەوە و تەوقە و باوەشی پێدا کرد، وتی یەخوا بەخێر بێ بۆ دینەکەمان و باوەشی ئیسلامەکە. وتی بەڵام مامۆستا من مشکلەیەکی گەورەم هەیە. وتی چییە؟ فەرمووی چییە؟ وتی مامۆستا من لە بانقێکی ڕێبێوی کار دەکەم، مۆزەفێک و بەرپرسێکی گەورەی ئەو بانقەم کە سرف ڕیبایە، هەمووشتان دەزانن ڕیبا چەند تاوانێکی گەورەیە، ڕیبا کۆمەڵگا هەڵدەوەشێنێ، هەژارەکان بە قوڕا دەبا، دەوڵەمەندەکانی ژوێران دەکا بەخوا، خۆتان لە ڕیبا پارێزن.
ئەگە بێت و تەوبە بکەم ڕوو بکەمە مزگەوت و جومعە و جەماعەت و ڕۆژی ڕەمەزان و قورئان خوێندن و خزمەتی ئەم دینە، ئەی خوای گیان دەبێت چیم لێ بکات لەسەر ئەوەی کە من لە بانقێکە ئیش دەکەم و معاشەکەشم وەڵڵی مامۆستا دەزانم هەمووی حرامە، خۆ دەزانم خۆم حرامە. ئالەو کاتەدا مامۆستاکە فەرمووی من پرسیارت لێ دەکەم، مامۆستای زانا نەیفەرموو خاکە ئیشی خۆتە، خوا دەفەرمێ وأحل الله البيع وحرم الربا، ڕیبا حرامە، دەبێت دەست بەجێوە لەو کارە پیسە بێنی، لەو معاشە پیسە بێنی. فەرمووی ئەزیزەکەم تۆ خێزانت هەیە؟ وتی بەڵێ قوربان. فەرمووی مناڵت هەیە؟ وتی 4-5 مناڵم هەیە الحەمدولله. فەرمووی کاسبکاری ترتان هەیە جگە لە خۆت؟ وتی نەبەخوا بەس خۆمم کاسبی دەکەم. وتی ژیانتان چۆنە؟ وتی موچەکەم زۆرە. وتی هیچ پاشەکەوتت هەیە؟ وتی بەو خوا ژنێکی دەست بڵاوم هەیە چونکە پارەی زۆری بینیوە تەخش و پەخشی دەکا، مناڵەکانم فێری خۆشگوزەرانیەکی زۆر بوون، وەڵڵی مانگانە وەری دەگرم و بێبەرەکەتی شەشێک دەزانم حرامە، هیچی لێ نامێنێتەوە. ئەم زانایە بارودۆخی ئەم پیاوەی هەڵسەنگاند. لەم کاتەدا بڵێ کاکە گیان دەست بەجێ دەبێت لەو شوێنە حرامە بڕۆیتە دەرەوە، وەڵڵاهی ماڵەکەی وێران دەبێت، چونکە ئەم پارەی لە کتوپڕە لەم ماڵ و منداڵە بگیرێتەوە، خانم ئەوە نازانێت، پارەی خۆی هەر دەوێت. کابراش هەرچەند بۆی ڕوونکاتەوە حەڵاڵ و حرام ئەم ناچێ بەگوێیدا. منداڵەکانی فێری ئەو خۆشگوزارن و پارە زۆرە بوون. فەرمی کاشی بەڕێزم یەکەم بەخێر بێ بۆ تەوبەکەت، یەخوا خوای گەورە زیاترم و کوڕت کا لەسەر پابەندیت بە ئیسلامەوە، هەل لە ئەمڕۆ وەرە مزگەوت، وەرە بۆ جومعە، ڕۆژی ڕەمەزانیش بگرە، ئەمانە بە خێزان و منداڵیشت بە هێواشی بگەێنە و زۆریشیان لێ مەکە، قەناعەتیان پێ بکە. بەڵام ئەزیزەکەم بۆ ئەم کاسبی حرامە کە نانی منداڵەکان و خۆت حرامە لەسەری، هەوڵ بدە لەمڕۆ کەسابەتێکی حەڵاڵ بدۆزەوە، بە ئیزنی خوا ڕوو لە خواکە چاو بگێڕە کەسابەتێک بدۆزیتەوە حەڵاڵ و بێکێشە بێ، با مەعاشەکەشی کەمتر بێ. لە ئەم مانگەشەوە تۆزێل پارە لە خێزانت و منداڵەکان بگرەوە، هێواش شتێکیان لێکەم کەوە با لەگەڵ ژیانێکی بچووکترا ڕابێن، با ڕابێن لەگەڵیا، و هێواش قەناعەت بە خێزانی بەڕێزی شت بکە، بڵێ ئەم دنیای هەر کۆتایی پێدێ، حەیف نییە نانی حرام بخۆین و دەرخوادی منداڵەکانمانی دەین. هێواش ترسی خوا قیامەت کەمی ئەم دنیای بخەبەر چاو، دوای چەند مانگ لەوە ئەچێ ساڵ ئەمە بخانێ، ئەگە خوا دەرگای لێ کردێوانێ و کەسابەتێکی حەڵاڵت توش بوو، ئەم جاواز لەم کارە بێنە، بەس لەم دەقەدا وازی لێمە هێنا. وتم مامۆستا خۆ بۆت حەڵاڵ نەکرد ئەم ڕیبایە؟ فەرمووی ئەستەغفر الله، چێ دەتوانێت حکمەکانی خوا کە حرامی کردون حەڵاڵیان کە؟ بەڵام براکەم دینی ئیسلام ڕەحمەتە، نابێ ئەم دینە بکەینە مای ماڵوێرانی خەڵک. والله ئەم کابرایە لەم دەقەداواز لەم کەسابەتە بێنە و یەک مانگ بێ مەعاش بێت، دڵنیام ئەو خێزانە هەڵدەوەشێ، ژنەکەی خۆی بە تەلاقدان دەدان، منداڵەکانی سەرگەردان دەبن، ئەو کاتە کابرا دوور نێت دزیش بکە، سەرەڕای ڕیبا فێری فێڵکردن و غەشکردن دەبێ، ئەو کاتە ئیسلامەکەشی بەرچاو دەکەوێت، دەڵێ ئای خوایە بەهۆی نوێژ و ڕۆژۆ چیم لێ هات. ئەبێ حەکیمانە دینەکەی خوا بە خەڵک بگەێنین. ئەمە ڕێبازی ئیسلامە، ئەمە ڕێبازی خوا و پێغەمبەرە صلی الله علیه وسلم. کۆتایی وتارەکەم بەوە دێنم، زانایانی خەمخۆری ئەم ئیسلامە هەمیشە زانیویانە ئەم ئیسلامە ڕەحمەتە دەبێت بە ڕەحمەت لە ناو خەڵکا بڵاو ببێتەوە. قەت دینی خوای پەروەردگاری ئێمە زەحمەت نییە بۆ سەر هیچ کەس. ئێمە زانایەکمان هەیە هەموو ئومەتی ئیسلام لەو بڕوادام تا قیامەت قەرزاری عیلمی ئەو پیاوە بەرزەیە. شێخ عەبدوڕەحمان ناصری سەعدی، شێخ عەبدوڕەحمان ناصری سەعدی تەفسیری سەعدی هەیە، تەیسیر الکەریم الرەحمان یەکێکە لە تەفسیرە هەر بەناوبانگەکانی قورئان. ئەم پیاوە لە کاتی 1800ەکاندا ژیاوە، لە 1900ەکاندا وەفاتی کردووە، کاتێکەوە پیاوێک داری بۆ دێنێ، ئەو کاتێکە لە منتیقەی سعودیە غاز و نەوت و ئەوانە نەبووە، کابرای دارفرۆش کە داری بۆ دێنێ دارەکانی بۆ ڕیز دەکا و لەباری گوێ درێژەکە دای دەگرێ و بۆی دەباتە ژوورەوە لە شوێنی دارەکان دایدەنێ. مامۆستای ئەو کاتە ڕەئی وا بووە، ئەو کاتە ڕەئی وا بووە جگەرە و تووتن و مادە هۆشبەرەکان عەینی عەرەق حرامن. لە تەفسیرەکەشی باسی کردووە جگەرە بەلای ئەوە وەکو عەرەق حرام بۆ چونکە خەبیث و پیسە. کەسێک کە حکمەکەی وا وەرگر وەکو دکتۆر مستفا زەڵمی خۆشمان بە ڕەحمەت بێ ڕەئی وا بوو جگەرە وەکو عەرەق بووە، کەسێک کە خۆ فێر نەبوو بێ و خۆ فێر کە ئەوە حرامە فێری جگەرە کێشان بێ، زیانی تەندروستی و ماڵی لێ دەدا، ژیانت وێران دەکا. ئەم پیاوە سەیرەکە کابرای داربڕی یەکشی سەی گەورەی تووتنی پڕ کردووە و سەبیل و پەڕەی سیغار و ئەوانە لە شوێنەکە دایناوە. بەڕەئی جەنابی مامۆستا بێ دەبێت ئەم مادە پیسە بسووتێندرێ، وایان نا، مادام حرامە نابێت کابرا بیکێشێ. بەڵام لەلایەکەوە بۆی دادەنێ هەتا کابرا لێ دەبێتەوە، چەند پرسیارێکی لێ دەکات، دڵی یەخوا لەشت ساغ بێ، ئیشت زۆر ڕێک و پێکودارێکی جوانت بۆ هێنام، عەزیزم خێزانت هەیە؟ دڵ ئەلحەمدولیلا مامۆستا. مناڵت هەیە؟ دەڵێ لەخوا بزێ 5-6 مناڵی سەر و پێچکەی وردم هەیە. ئەرە وەڵڵا ئیشت چی عەزیزەکەم؟
کوڕە شیرینەکەم وەڵڵا مامۆستا بەس بەم دارفرۆشنە ڕۆژانە دەچم لەو شاخەدار دێنم و ئەوە بۆ پیاوێکی وەکو زەنابتی دێنم هیچ ئیشی ترن نییە نەوەڵڵا دەڵێ یا ڕەبی لەش ساغ بێ بە زیادەوە پارەی ڕۆژانەکەی خۆی کرێکەی خۆی دەداتێ کە دەژڕات دەست دەشانی دەڵە ئەزیزم وەرە وەرە ئەڵێ چیە مامۆستا دەڵێ شیسە و تووتنەکەش لێکەوت بوو بۆم هەڵگرتوویتەوە کابرا یەک عەرەق دەردەدا ئەو پیاوە گەورە لەسەر مینبەرەوە بۆ خەڵکی باس کردووە خەڵکی نەجگەرە نەژێشن جگەرە و تووتن حرامە ئێستا مامۆستاز دەزانێ ئەم پیاوە کە ئەم هەموو وەسف و ستایشەی کرا کوڕە جگەرە خۆریشە زۆر لە خۆی تەریق بۆەوە وتی قوربان وەڵڵاهی بڵێم چی وەڵڵاهی ڕاهاتوم لەگەڵ یا بەس پێم سەیرە جەنابەت چۆنێ ئەم مادە حرامە دەدەیەوە بۆ من ئەی چۆن فڕێن نەدایە تەوالێتەکەوە چۆن نەتسووتان فەمووی ڕۆڵە بنیش بۆی ئەو پرسیارانم لێ کردی دڵنیام بە یەک کەلیمەی من واز دەستگەرە کێشان لەم دەقە ناهێنی والله ئێستا سرت بۆ جگەرەکە دێشێت دەچی ئەو پارەیە بۆ نمونە 25,000 ئەم ڕۆژانەی خۆمانم داوێ ئەم حسابی ئێستا بکە ئەچی ڕێک نیوەی دەدەیەوە بە تووتن و کیسە و پەڕی سیغار و سەبیل منداڵە داماوەکانت ئێوارە ڕۆژانە چت بۆ بردوونەوە دەبێت ڕێک لە قوتی ئەوانی ببڕی با من باعیسی منداڵەکانی تۆ نەبم ئەزانم هەروازی لێ نایەنی بەس نەسیحەتێکی مام و برازانت دەکەم ئەزیزەکەم توخوا هەنگاو بە هەنگاو واست لە جگەرە کێشان بێنە ڕۆژی دوو جگەری لەکەم کەیتەوە من دڵنیام تۆ گەنجێکی بەتوانای و ئاخری واز دێنی ئەڵێن ئەو گەنجە هەل لەوێ بڕیاری کۆتاییدا کە مامۆستا ئەوەندە لەگەڵی حەکیم بوو وتی واللهی ناوێت دینەکەی من ئەمر بە چاکە و نەهی لە خراپە و حرامکردنی حرامەکان لەسەر قوتی منداڵەکانی تۆ بێ و بە عەسەبیەتەوە بچیەوە ماڵەوە شەڕ بەژنەکەشت بفرۆشی و خێزانەکەت تێکچێ ئای چ دینێکی ڕەحمەتمان هەیە در رحمتی خوا لە هەموو لایەکمان بێ با ئاوا بە ڕەحمەت ئیسلام وەرگرین و ئاوا بە ڕەحمەت بیگەێنین یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی یا ئەرحەم الراحمین بە گەورەوەی میهرەبانی خۆ لێت دەپاڕێمەوە ئەم ئیسلامە ڕەحمەتە ڕەحمەتی خوایە بیکەی بەمایە ڕەحەند بۆ ئەم میلەتی کوردی موسڵمان و هەموو گەلانی جیهان یا ڕەبی خوا بەرەکەت و ڕەحمەتی خۆتمان بەسەرا بارێنی یا ڕەبی خوا ئەم کوردستانەمان هەموو وڵاتانی دنیا بەگشتی لە هەموو شەڕ و خراپەیەک بە دوورکەی خوا لە گرانی و نەبوونی بە دوورمانکەی یا ڕەبی خوای پەروەردگار ئەو خێرەومەندانەی کە لەم مانگی ڕەمەزانەدا دەرگای خێر لە فەقیر و هەژار دەکەنەوە یا ڕەبی خوای هەزار ئەوەندەیان پێ ببەخشی خوا دەرگای خێری زیاتریان لێ بکەیتەوە هەر کەسێک بەزەیی هەیە خوای بەزەیت پێدا بێتەوە هەر کەسێک دەستکورت و دەستەنگ و هەژارە یا ئەڵڵاه دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لە هەموو لایەکمان بکەیتەوە ئەو کەسەی شیفای نەخۆشیەکان تەنها بەدەستی تۆیە ئیماندار تو خوا لە ناخەوە بڵێ ئامین خوا شیفای هەموو نەخۆشەکان بدەی یا ڕەبی خوا شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری شیفای هەموو لەش بە ئازارەکانمان بۆ بنێری یا ئەڵڵاه ئەو کەسانی دڵتەنگن دڵیان خۆشکەی ئەو کەسانی چاو بە فرمێسکن خوا زەردەخەنە بخەیە سەر لێوەکانیان یا ئەرحەم الراحمین ئەو کەسانی تەوبەکارن خوا تەوبە لە هەموو لایەکمان قبوڵکەی گوناهبارم شەرمەزارم لەگەڵ ئەم ئیمانداراندا لێت دەپاڕێمەوە خوای لە گوناهەکانمان خۆش بێ زیاتر هیدایەتمان بدەی بۆ تێگەیشتنی ڕاست و دروست لە دینەکەی خۆت آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون